ئەم کاتتان باش فێرخوازانی عەزیز و لەوانەیەکی تریشدا هاتمۆ خزمەتان کە لەم وانەیەشدا هەر باسی VF Fragen دەکەم لێرەشدا لەم وانەیەشدا باسی VF Fragen دەکەم عەزیزان سەیریکەن V بەمانای کێ دێت V بەمانای کێ دێت وەک هەمیشە ئەڵێم نیشانەی پرسیاردا ئەنێن V بەمانای کێ دێت V بەمانای چۆن دێت V بەمانای چۆن دێت و V بەمانای کێ دێت Was بەمانای چی دێت Was Wo بەمانای کوێ یان خۆت لەکوێ دێت کوێ بۆ جێگە پرسیارەکەین Was بەمانای چی بۆ چۆنیەتی دێ و V بەمانای چۆن دێت V بۆ کەسە پرسیارەکەن کێ V بۆ کەسێک پرسیار بکەین کێ و Wo پرسیارەکەین بۆ شوێنە بۆ جێگایە Wo کوێ یاخود لەکوێ و Warum بەمانای بۆچی دێت بە چ هۆکارێک Warum بۆ چی Wann پرسیار بۆ کاتەکەین Wann بەمانای کەی دێت و هەروەها لێرەشدا Wohin بەرەو ئاراستەیە بەرەو شوێنێک Wohin بەمانای بەرەو کوێ دێت بەرەو کوێ نمونە کەسێک بەرەو جێگەیەک ئەڕوات پرسیاری لێکەین Wohin بەمانای بەرەو کوێ دەڕۆیت و لە ئێستا بە ڕستە و هەموو نمونەشتان بۆ باس ئەەکەم Woher بەمانەوەی لەکوێوە دێت Woher لەکوێوە دێت و Wohin بەمانای بەرەو کوێ و Woher بەمانای لەکوێوە دێت لەکوێوە با سەیری ڕستەکانیش بکەین لێرەدا سەیریکەن ئەم ڕستانە با سەیری ڕستەکان بکەین کە زۆر بە جوانی لێرەدا زیاتر لێتی ئەگەین V بەمانای کێ دێت وەک وتمان پرسیارە بۆ کەسێک کێ من ئەڵێم V bist du بەمانای تۆ کێیت V bist du تۆ کێیت بەم شێوەی نیشانی پرسیاردا ئەنێن V bist du تۆ کێیت سەیریکەن هەمووی نیشانی پرسیارمان داناوە کاتێک ئەم پرسیارانە ئەەکەین نیشانەی پرسیاردا ئەنێن V بەمانای چۆن دێت V بەمانای چۆن دێت Wie geht's dir V سەیریکەن Wie geht's dir تۆ چۆنیت و نیشانەی پرسیارمان داناوە Wie geht's dir بەمانای تۆ چۆنیت Wie geht's dir V بەمانای چۆن دێت دیارە ئەمە ئەڵێن Wie geht's dir هەواڵی کەسێک ئەپرسین کە چۆنە باشە یان باش نییە Was بەمانای چی دێت Was ist das ئەمە چییە Was ist das ئەمە چییە Was بەمانای چی دێت ئێمە پرسیارەکەین ئەڵێن Was ist das ئەمە چییە و نیشانەی پرسیاردا دەنین و لێرەدا Woماندانا پرسیاری شوێن ئەەکەین بۆ جێگەیە Wo wohnst du تۆ لەکوێ نیشتەجێیت تۆ لەکوێ نیشتەجێیت ماڵت لەکوێیە Wo wohnst du ماڵت لەکوێیە Wo wohnst du Warum لێرەدا Warum بەمانای بۆچی دێت بۆچی دیارە بۆچی پرسیارەکەین بە چ هۆکارێک بۆچی لێرەدا نمونەم داناوە بۆتان Warum بەمانای بۆچی lachst du Warum lachst du بۆچی تۆ پێدەکەنیت لەخن بەمانای پێکەنین دێت دیارە من بە تۆ دەڵێم Warum lachst du بۆچی پێەکەنی دیارە من پرسیاری هۆکارەکەی کەم هۆکاری پێکەنینی تۆ چییە Warum lachst du پرسیاری هۆکاری پێکەنینەکەی تۆم کرد و Wann بەمانای کەی دێت دیارە هەر کاتێک ڤەنمان بەکارێنا دیارە پرسیاری کات ئەەکەین بەیانی نیمەڕۆ یان هەر کاتێک بێت پرسیار دەکەین ڕۆژ و ساڵ و مانگ و هەتا دوایی لێرەدا ئەم نمونە بەمانای کەی دێت öffnet
Wann öffnet der Supermarket کەی سوپەرمارکێتەکە دەکرێتەوە Wann öffnet der Supermarket سوپەرمارکێتەکە کەی دەکرێتەوە پرسیاری ڤەنمان کڕوە کەی پرسیار ئەکەین لە چ کات ژمێرێکە کەی دەکرێتەوە دیارە وتمان ئەمە بۆ کاتە و wohin بە مانای بەرەو کوێ دێت wohin بەرەو کوێ دێت ئێمە پرسیار ئەکەین ئەڵێن wohin gehst du بەرەو کوێوە دەڕۆیت wohin gehst du تۆ بەرەو کوێوە دەڕۆیت دیارە تۆ بەرەو شوێنێک دەڕۆیت ئایا بۆ ماڵەوە بڕۆیتەوە یان بۆ لای هاوڕێیەکت بڕۆیت پرسیار بکەین بڵێین wohin gehst du بەرەو کوێ دەڕۆیت wohin gehst du بەرەو کوێ دەڕۆیت و woher مانای لەکوێوە دێت woher ئێمە پرسیار ئەەکەین ئەڵێن woher kommst du تۆ لەکوێوە هاتوویت تۆ لەکوێوە هاتوویت woher kommst du و زۆر جار کەسیش و کاتێکیش پرسیار ئەکرێ بڵێن خەڵکی کوێیت لە چ وڵاتێکەوە هاتووی هەر بە هەمان شێوەڵێ woher kommst du لەکوێوە هاتوویت نمونە ich komme aus dem Irak من لە عێراقەوە هاتووم یان هەر وڵاتێکی دی ich komme aus Deutschland من لە ئەڵمانیاوە هاتووم یاخود خەڵکی ئەڵمانیا بەم شێوەیە وتمان woher لەکوێوە بەڵام wohin بەمانای بەرەو کوێ دێت wohin gehst du بەرەو کوێ دەڕۆیت نمونە ئەڵێم ich gehe nach Hause من دەڕۆمەوە بۆ ماڵەوە دیارە کە پرسیارەکەین ئەڵێن wohin بەمانای بەرەو کوێ دەڕۆیت بەرەو کوێ دەڕۆیت دیارە بە ئاراستەی شوێنێک دەڕۆین یا کەسێک بە ئاراستەی شوێنێک دەڕوات ئێمە پرسیاری لێ ئەەکەین بەرەو کوێوە دەڕۆیت بەرەو کوێوە دەڕۆیت ئێمەش ئەڵێن یان کەسەکەی تر ئەڵێ نمونە من ئەڵێم ich gehe nach Hause من بەرەو ماڵەوە دەڕۆمەوە سەریکەن کاتێک ئەم پرسیار نەژماندان هەمووی نیشانەی پرسیار بەم شێوەیە بە هیوای سودمەندبوونتان تاوانەیەکی تر شاد و بەختەوەربن